لە کاتێکدا حکوومەتی عێراق نووسراوی ئاراستەی دام و دەستگاکانی پارێزگای دیالە کردووە بۆ گەڕانەوەی بارگای حیزبە کوردستانیەکان بۆ تەواوی ناوچە کێشە لەسەرەکانی پارێزگاکە، بەڵام گروپە چەکدارە شیعەکان ڕێگرن لە بەردەم جێبەجێکردنی بڕیارەکەدا. دوێنێ نووسراوی ڕسمی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە فەرمانەکە دەرکراوە هاتووەتە بنکەی پۆلیسی ئەو ناوچانەکە بارگای هێز ویلایەتە سیاسی کوردەکانی تایە و ئەمریان پێکراوە کە بە زووترین کات بارەکەکان ڕادستی لایەنە کوردەکان بکەنەوە ئەو لە کاتێکە ئەمە هەنگاوێکی زۆر ئیجابی و باشە ئەچێتە خزمەتی ئاساییکردنەوەی ڕەوشەکە. ناحیەکانی مەندەلی، جەلەولا و سەعدیە و قەرەتەپە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە حیزبە کوردیەکان گیان هێشتووە و ئێستا هەندێک لەو حیزبانە دەیانەوێ بگەڕێنەوە، بەڵام ڕێگەیان پێ نادرێت. ئەوەش لە کاتێکدایە گوندە کوردنشینەکانی ئەو ناوچانە کەوتونەتە بەر هێرش و پەلاماردانی چڕی هێزە تونڕەوەکان. بەڵام ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان قەناعەتمان وایە ئەم حاڵەتە کێشەی گەورەی لێکەوێتەوە بۆ چونکە عێراقی دوای 2023 عێراقی و لەسەر بنەمای تەوافقی سیاسی و شەراکەتێکی حەقیقی بنیاتنراوە، بەڵام ئەو ڕووداوانە کە لێی کەوتەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەوەی سەلمان کە بە زەبری هێز مامەڵە ئەکرێ و هێز بەرامبەر بە گەلی کورد بەکارهێنرا کەمە خۆی بۆ خۆی لە دەستورە پێچەوانەی یاسا و ڕێسا نێوخۆیی و نێودەوڵەتیەکان. بەڵام پێچەوانەی حیزبە کوردیەکان پارتی دیموکراتی کوردستان کە بارگای بۆ ناو کەرکووک و خانەقینیش نەبردوێتەوە، گەڕانەوە لەم کاتەدا ڕەت دەکاتەوە. ئێمە نەک وەکو پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک ناچینە هیچ جێگایەک کە پارتی سەربەرز نەبێتایە و کورد سەربەرز نەبێتایە و ئاڵای کوردستان گەشاوە نەبێتایە و هێزی پێشمەرگە باڵادەست نەبێتایە. ئەمە نەک داخوازی پارتی دیموکراتی کوردستانە، ئەوە داخوازی تەواوی دانیشتوانی ئەو کوردە قارەمانانەیە کە ئێستا ئەناڵێن لە ژێر دەستی هێزی حەشی شعبیوە کە لەم دوایە لە منتیقەی دووسخورمات و داقوو کە دەبینی چیان پێ دەکرێت. دانیشتوانی ناوچە کێشە لەسەرەکان پێشوازی لە گەڕانەوەی بارگای حیزبە کوردیەکان دەکەن، چونکە پێیان وایە بە گەڕانەوەیان بەشێک لە فشارەکانی سەریان کەم دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.